ئێمە وەکو کۆمیسیۆنی ڕوانندەسەر بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکانی عێراقین دوای ئەوەی کە انتخاباتی 2021 کۆتایی پێهات ئەمە دەستن کرد بە بایۆمەتری لە خەڵکانەی کە ماینە بێن تۆماری بایۆمەتری بکەن لێوە ڕێژەی باش تۆمار کرا ئەتوانم بڵێم نێزیکی 3000 خەڵک بەگشتی بە هەموو تەمەنەکانەوە هاتن بایۆمەتریان کردن بەڵام ئەو کات ڕێژەی 2006ەکان ڕێژەکەی دیاری کرابوو لەبەرەوەی ڕۆژی انتخاب دیاری کرابوو کە ئایکردە ڕێکەوتی 25 تەنها ئەو 2006 تۆمارەکردن بگەنە ئەو ڕێکەوتنە بەڵام دوای ئەوەی کە کۆتایین هینا بە کردداری بایۆمەتری جارێ دیکە دەستن کرد بە تۆماری بایۆمەتری لە 22 کە دوا وادە بوو کۆتایی بە تۆماری بایۆمەتریات بەڵام خۆشبەختانە ڕێژەکە زیادی کرد بەوەی کە دە ڕۆژی دیکە ئیزافەی سەر تۆماری بایۆمەتری کرا دوای دەی 2021 نێزیکی 3000 دەنگدەر سەردانیان کردین پێشتر هەتاکو ئەو تاریخی باسم کرد 18,000 دەنگدەرن هەبوو بەڵام ئێستا کۆی گشتی ئەتوانم بڵێم نێزیک 21,000 دەنگدەرە 21,000 لە سنوور تەنها ڕواندە ڕێژەی ئەو کەسانی کارتیان وەرنەگرتووە ئەتوان بڵێم ڕێژەکەی ئەستا زۆر کەمە نزیک 100 کەس ئەبیتن نزیک 100 دەنگدەرەکە بیتن وەکو وجودی کارتەکان لەکنەمەمە داوا لە بەڕێزیانەکەین ئەوەی کە کارتی وەرنەگریتەوە بێسەردان بکات ئەی کە برێن هاتینە لە 2006ەکان تەبان نزیک 200 نەفەر هاتیە سەردانیان کردینە بەڵێ بەگشتیش 300 نەفەر هاتیە لەو ماوە کورتەی کە دیاری کرابوو 20 ڕۆژ بوو بەڵام ئێستا دە ڕۆژی دیکە ئیزافە کرا لەسەر تۆماری بایۆمەتری و داوا لەو خەڵکانە ئەکەین کە ئەوەی نەهاتیە یان دەرفەت نەبووە سەردان بکەن بتوانن بێبەش نەبن لەو مافەی کە هەیتان بەخێراتنی ئەوەی بەڕێزەکەم هیوادارم ئەو خەڵکە بتوانی سەردانمان بکات لەوەری ئەمە تەواوی ڕۆژەکان دانیشتینە و لە هەشتی بەیانیوە تاکو سعات 3 ئێوارەمە ئامادە باشین هەیە.